بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بارتەقای مێژوو ناکۆکی و ململانیەکان لە ناو مێژوودا لەسەر جیاوازی چینایەتی بووە. چینایەتی جیاوازی نێوان دەسەڵات وە لەگەڵ گەل. ئەو دەسەڵاتی کە دەسەڵاتێکی پشتا و پشتی بۆ خۆی قۆڕخ کردووە دەسەڵات بۆ بە دەسەڵاتی خێزان و بنەماڵە لە هەمان کاتا گەلگەلێکی هەژار و ژێردەستە بووە. ئەمانە بەردەوام کاریگەریان هەبووەوە، ئەمانە تەجاوزیان کردو بۆ ناو سیستمە سیاسی حکومڕانیەکان. گەرسەیری مێژووی ڕابردووی عێراق بکەین لە ساڵی 1920ەوە کاتێک مەلیک فەیسەڵی یەکەم دێت، ئەم مەلیکە لە دەسەڵاتێکە لە دەرەوەی عێراق و لە دەرەوەی ئیرادەی عێراقیەکان دەهێنرێ و دەکرێت بە فەرمانڕەوە لە عێراقدا. ئەم دەسەڵاتە بەردەوام دەبێتاوەکو ساڵی 1950 لە ساڵی 1950 تا ڕۆژی چواردەی تەمووسک لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ 58 ساڵ بەر لە ئێستا دەبێت بە دەسەڵاتی کۆماری. ئایا ململانیەکان یا ئەو دەسەڵاتە فەرمانڕەوایی کە پێشتر هەبوو بریتی وە لە دەسەڵاتی پادشایەتی لە عێراقدا لە ناو دەسەڵاتی کۆماریدا گۆڕانکاری بەسەرداهات؟ ئایا کەلتور و ململانەی دەسەڵاتی پشتا و پشت پەڕێەوە بۆ ناو بیرکردنەوە و زیهن و دنیابینی تاکی عێراقی؟ ئایا سیستەمە سیاسیەکان و سیستەمە حیزبیەکان تا چەند لە عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە تا چەند بارگاوین بەو کەلتورەی کە لە عێراقا پەیڕەو کرا بەر لە سەدەیەک پێش ئێستا؟ ئایا چەپەکان لە کوردستان بوون بە خاوەنی دەستکەوتەکانی شۆڕشی چواردەی تەمووز وە کاریگەری ئەوان بوو ئەوان ڕابەرایەتیان کرد یا خۆت هەڵقوڵای و واقعێکی زیندوی عێراقیەکان بوو. ئەمانەت کۆمەڵێک تەوەری سەرەکی گشتین لە بیرەوەری 58مین ساڵی شۆڕشی چواردەی تەمووزی ساڵی 1950 لە عێراق شرۆڤەی دەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا ژیلوان هەڵەدنی شارەزا لە مێژووی چەپ لە هەرێمی کوردستان، مامۆستا یاسین ڕەسوڵ خاوەنی بڕوانامەی ماستەر لە مێژووی هاوچەرخ بەخێربێن بۆ سۆدەی سۆراغی مێژوو. مامۆستا ژیلوان لە مێژووی مرۆڤایەتیدا تا چەند جیاوازی ململانیەکان یا ئەوەی پێوتە ململانەی چینایەتی کامیشە لە نێوان دوو بەرەدا بۆ بەرەیە کە بەرەی دەسەڵات بووە و کۆمەڵێک دەسەڵات پەیڕەو کراوە لە بەرامبەر گەلە تا چەند ئەمانە کاریگەری نێگەتیڤیان بە ڕوومەتی مێژووی مرۆڤایەتیوە دیارە. دیارە گەرسێریی قۆناغە جیاوازەکانی مێژووی نەتەوەکانی سەر ڕووی زەوی بکەین و بە تایبەتر ئەگەر سەیری مێژووی گەلانی ئەم ناوچەیە بکەین لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە، میلیۆنانی چینایەتی بە درێژایی قۆناغە مێژوەکە هەر لە سەردەمەکانی سۆمەر و ئەکەدۆ تاکو و ئێستاش هەر بەردەوامە. ئەمە هەم پاشخانێکی فکری و کۆمەڵایەتی و بنیادێکی کۆمەڵاتی دروست کردووە کە دواتر پەڕیوەتە ناو مێژووی هاوچەرخی ئێمەش لە بەشێک لەم نەوتەوانە. واروە هەمیش ئەتوانین بڵین مێژووی چینایەتی لەم منتیقەیە لەم ناوچەیە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە بە تایبەتر لە ئەوەی کە ئێستا پێڵە عێراق زیاتر ڕەنگی داوەتەوە. هۆکارەکانیشی تەبعاً کۆمەڵە هۆکاری دەرەکی و هۆکاری ناوخۆی هەیە. هۆکارە دەرەکەکان خۆی لەوە ئەبینێتەوە کە دایمەن ئەم ناوچانە کراوە بوون بەڕووی هەموو ململانێ سەربازی و سیاسی و هەروە داگیرکارەکانە و لە ناو خۆشە دائیمەن ئەو چینانەی کە بە چینی باڵا ناوبرێن لە مێژوی سیاسیایە بە چینی خانەدان و ئۆرستۆکرات ناوبرێن، دایمە کاتێکە دەسەڵاتیان گرتو کە هەر ئەوانیش باڵا دەست بوون ئەگە سێری مێژووی هەر لە سەردەمی سۆمەرەکان تا ئێستا مەسەرەن چینە فەرمانڕەوەکان یەک بە یەک هەر لە دواتر لە سەردەمی خلافەتە، دواتر لە سەردەمی مەغۆلەکانە، دواتر بێ سەردەمی عوسمانەکان، جا سەردەمی هاوچەرخ، ئەم چینانە دایمەن لە هەوڵی سەپاندنی هەژمونی خۆیان نابوون بە شێوەی زۆردارەکەی بە شێوەی دیکتاتۆریانە. هەر بۆیە لێرە ململانە چینایەتەکان زەق بۆتەوە، زیاتر زەق بۆتەوە بۆ چونکە پێک هاتەی کۆمەلگای ڕۆژهڵاتی ناوەڕاست بەگشتی و پێگاتەی عێراق بە تایبەتیکە جێباسی ئێمەیە ئەچۆڵی پێگاتێکی هەمە جۆرە و ئیتنی جۆراوجۆر، ئاینی جۆراوجۆر و مەزەبی جۆراوجۆری تایە. ئەمە زیاتر ملیۆنات چیناتەکەی قوڵتر کۆتەوە. جیاواز لە مایعنی ئەم چینەی سەرەوە کە چینی خانەدانەڵی، چینی ئەرستۆقراتەڵی، فیوداڵەڵی، کاپیتاڵەڵی کە دەسەڵاتی هەیە، ئەمانە ڕەوایەتی لە چیەوە وەرەگرن؟ ئەمانە ڕەوایەتیان لەو دەسەڵات و هێزە وەرگرتۆ کە خۆیان هەیان بۆ مەسەلەن چینی دەرەبات یا چینی ئەوانەی پێڵ ئاغاکان، چینی ئۆرستۆقراتەکان خاوەنی زەوی بوون، خاوەنی پارە بوون، خاوەنی هێز بوون. ئەمەە شەرعەتیان لە وەرگرتووە. ئەژینا ئەگەر سێری خۆناغا جیاوازەکانی مێژووی
ئەم ناوچەیە بکەن هیچ کاملانە شەرعەتیان لە گەل و لە هەڵبژاردن و لە سیستەمی دیموکراتی وەرنەگرتووە بەڵکو زیاتر هێز بۆ تەمایی سەپاندنی دەسەڵاتی ئەوانە و هەوڵی هەنداوە بە هێز خۆیان زیاتر دەسەڵاتی خۆیان امتداد پێبن درێژەی بێبن ئەگەر سێری قۆناغە جیاوازان بکەن ئەگەر تۆز تاحتیتریگەن چووە بە فراوانی لەواچە زۆر بێ باسەکەمان بەڵاگە سێریکن لە مێژووی عراقا سێ مێژووی عراقیان لە سەردەمی ئەگەر سەردەمی هاوچەرخی ژوەرگرین یا سەردەمی نێژوەرگرین لە سەردەمی عوسمانەکان و دایمەن ئەو چینانە باوادەست بوون کە دەوڵەمەند بوون کە پاشازادە بوون کە مەسەرەن لە سوڵتانەکانەوە نزیک بوون و دواتر لە سەردەمی هاوچەرخیشە سێرەکەی کاتێککە دەوڵەتی عراق وەکو لە پێشەکە باست کرد دروزەبێ ئەبینین بنەماڵەیەکی خانەدانی وەکو شەریفەکانی ئەوانەی مەلێکی عراق لە بنەماڵێکی ئەبینین شەریفزادێ لە بنەماڵێکی بەناوبانگە لە بنەماڵێکی دەوڵەمەند دێت دەسەڵاتە گرێت دەست ئەمە چی دروستەکە ئەمە ململانی چیناتی دروستەکە لەگەڵ ئەو پێکاتە جیاوازی کە لە عراقا بوونی هەبووە مەسەن شیعەیە سونەیە کوردە شەبەکە ئێزدیە مەسەلەن سابی ئەمەندایەکانە دواتر ئەبینین ململالی نێوان ئەم چینانە دواتر بەرەوەوە ڕوەکە تەقینەوە دروست بێ شۆڕش دروست بێ کودتا دروست دەبێ ملمانی خوێنایی دروست دەبێ هەتاکو ئێستا بەڵێ ماوەسا یاسین فاکتەرە بابەتیەکانی دروستبوونی جیاوازی چینایەتی لە کۆمەڵگا ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ناو مێژوو لە ناو مێژووە ئەو فاکتەرە بابەتیانە کامانن کە بوونەتەوەی دروستبوونی جیاوازی چینایەتی پێشێکی بەناوی خۆی گەورە سپاس بۆ جەنابتان بۆم دەرفەتە حەزەکەم منیش پانۆرامایەکی کورتی خێرای مێژووی لەسەر و ململانی چینایەتیە باسکەم لە خزمەت جەنابتان ناویشەوەیە کە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی ژیان لەسەر ئەم هەسارەیە ململانی هەر هەبوو بەردەوام ئەبێت ئیتر بە جاری وایە لە شێوەی چینایەتیە خۆی نوێنێ جێروای لە ململانێ بە شێوازەکانی ترا خۆی بەرجەستەیەەکە لە ڕۆمانەکانە سپارتاکۆسمانەیە لە هەزارەتی ڕۆمانیا سپارتاکۆس کە جەنگی کۆیلەکان بوو شۆڕشی کۆیلەکان دژی نوبەلاکان و سەرمایهدارەکان و بڵێن چینە ئەرستۆکراتەکەی ناو حەزارەتی ڕۆمانی بە هەمان شێوە لە بەریتانیا لە سکوتلاندا وەلیان ماڵاسمانێک کە شۆڕشی بەرپاکرد دژی چینی فەرمانڕەوە چینە چەساوەکە دایمە لە بەرامبەر ستەمکارەکان و دەسەڵاتدارەکانەوە ساونەتەوە ئەو فاکتەرانی کە ئەبنە هۆی ئەوەی ئەم ململانەیە دروست بێ بێگومان خاڵی سەرەکی و فاکتەری یەکەمیان ململانی ئابووری بووە چەسانەوە بۆ زوڵم و ستەم بووە نەعەدالەتی نەبوونی دادگەری کۆمەڵایەتی کۆمەڵێکی بڕیار بەدەست و باڵادەست خەڵکەکەیان چەسانەوە لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیان دواتر ئەگەر بینە ناو مێژووی ئیسلامی و سید لە مێژووی ئیسلامە ئەوانەی کە شوێنکەوتەی پێغەمبەرن محەممەد درودی خوای لەسەر بێ خەڵکە گەنج و ڕەش و ڕوت و هەژار و لاوازەکان کە بەرامبەر سەرمایهدارەکان و چینە ئەرستۆکراتەکەی ناو قڕیش بەرەنگارە بنەوە دواتر بابێنە سەر دەوڵەتی عوسمانی لە دەوڵەتی عوسمانیا سیستمیەکە بووە کە بەگ بووە دواتر بووە بە پاشا پلەی وەزیفی بووە لە بەگەوە بۆ بە پاشا بەڵام ئەم سیستمە ئەم بەگە لە لای ئێمە ئەم پلە وەزیفە لە لای ئێمە لە ئاستی کۆمەڵایەتە ئەبێتە هۆکارێک بۆ چەسانەوە و دەستگرتن بەسەر زەویوزاری خەڵکە بەسەر زەویوزاری هاوڵاتیانە بەسەر زەویوزاری جوتیارە بەسەر چەسانەوەی خەڵکە ئەبێتە هۆکارێک بۆ دەوڵەمەندبوونی هەندێک و بۆ چەسانەوە و بێبەشبوون لە ژیانێکی پڕ شەرەفمەندانە بۆ هەندێکی تر ئەم ململانەیە بووە تا ئێستا تا ئەمڕۆژ لە عێراقیشە تا ئەمڕۆ ئەم لەحزەیش بەردەوام بە تایبەتی ئەم ململانەیە زیاتر کەی بەرجەستە بوو لە سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبەری 1970 چەپەکان لە سۆڤێتی جاران ئەمە شقڵێکی فۆرمێکی تیۆریزە کرا دوای کارل مارکس کە بڵێن پراکتیزە کرا لە سەردەمی لینینە دواتر ئەم ململانەیە بەو ئاراستا ڕۆشت کە دوو سەربازگە دروست بێ سەربازگەیەکی سەرمایهداری دواتر سەربازگەیەکی سۆشیالیزمی ئاوا بەو شێوازە قۆناغەکان تەتەوری کرد ئەوەی سەرە و باسە ئێمە گەسەیری مێژووکەین مێژوو پڕە لە ململانەیە پڕە لە جەنگ پڕە لە بەریەکەوتن پڕە لە کارەسات یعنی ئەکرێ بڵێن ینی فاکتەری یەکەمی دروستبوونی ئەم جەنگ و کارەسات و ڕووداوە خوێناویانەی لە ناو مێژووی ڕابردووی مرۆڤایەتیە بە هەموو جیهانەوە باسەکەی ئەکرێ بڵێن ئەمە جیاوازی چینایەتی بەرهەمیە ناوە من هەمووی من گەرمەوە بۆ پراغماتیەتی سیاسی بەرژەوەندی ئابوووریەکان ئەگەر لەسەر ئاستی نێودەوڵەتیا سەیریکەین دەوڵەتە زلهێزەکان
کە چاخی ڕەنسانس لە ئەوروپا دەست پێکە عسری نازە لە ئەوروپا دەست پێکات پێویستیان بە دۆزینەوەی بازاڕێ پێویستیان بە کەرەسی خاوهەیە ئەمەشان لەکوێ دەستەکەوێت لە وڵاتە بچکۆلەکانە دێن بەهێز و سوپای زەبەلاحەوە وڵاتەکەیر ناچێ بەڵام پێ دوانیە دوجار خۆت بۆ خۆی تۆ پێشتر ویسی بچیتە سەر ململانیەکانی سەرمایهداری و ئیشتراکی یعنی پێ دوانیە بۆ خۆی ئەمە بەرهەمهێنانی کاپیتالیزم بوو بەڵێ بە تاکید ئەو ینی ململانەی نێوان ئەو دوو چینە لە خەڵکێکی ڕەشوڕوت و وەژار کە چەوسێنێنەوە بە درێژایی مێژوو و خەڵکێک کە ئیشیان تەنها چەسانەوەی خەڵکە ئەمە وایە کات کە سەرکردان و ڕابەرانێک هەبێ کە بێن خۆیان ڕێکخەن تیۆریزەی چەند بنەما و چەند فاکتەرێک چەند عواملێک بکەن بۆ ئەوەی بتوان ڕێبەرایەتی بکەن و داکۆکی لە مافی خەڵکەکانی تریشکەن بۆ بگەن مرۆڤایەتی بگاتە ڕادێک لە ژیانێکی کارامە. بەڵێ مامۆستا ژیلوان بەڕای ئێوە تا چەند ئەمە کاریگەری هەبوو لەسەر گۆڕینی ڕەوتی مێژوو یا بزواندنی ڕەوڕەوەی مێژوو تا چەند ململانە چینایەتیەکان ئاڕاستەکەی گۆڕیوە بەپێی ئەوەی کە دروستکردنی ململانەیە بووە لە نێوان دوو توێژی جیاوازە یا دوو دەسەڵات هێزێکی کاریگەر لاوازێکی بێدەسەڵات. دیارە وەکو مامۆستا ئەمەش بێتە ئەو مێژووی مرۆڤایەتی بریتێ لە مێژووی چینەکان ینی مێژوو هەرخۆی مێژوو دوو چین دروستەکە چینی ئەوی فرمانڕا لەگەڵ چینی بڵێن ئەوەی پێڵە خەڵکی ڕەشوەکی ئەو دوو چینە بەیەکەوە ململانەکەی ئانان بۆتە مای دروستکردنی خۆناغە مێژوویەکان ئەمە گە سێری نووسینی ئەو چەپەکان بکەین لە جیهانە دایمەوان هاتوون بە شەیەکی جیاوازتر قۆناغەکانی مێژویان دابش کردووە مەسەن هاتوون ئەڵێن یەکەمین قۆناغی مێژوو بریتێ لە مێژووی سەرەتایی ئەو قۆناغی کە پێڵەن کۆمۆنی سەرەتایی و ئینسانەکان ئالاساس هێشتا هۆیەکانی بەرهەمێنان ئالۆز نەبوون و چیناتی وەک ئێستا دابش نەکراوە بەڵکو هەمیان بێکەوە ئیشیان کرۆ کاریان کرۆ بێکیشەوە ئیسفادە دەستکەوتان کردەوە قۆناغی دووەمی مێژوو ئەگەر سێریکەین بۆ بەچاویان ئەڵەن قۆناغی بریتە لە قۆناغی کۆلێداری ئەو کاتە دروست بوو کە نوبەلا دروست بوو لە ناو کۆمەلگایە کە هەروەکو کۆمەڵاسەکانی ئاماژەی بێن دواتر کە کۆمەلگا ئاڵۆزە بێت و کۆمەلگا سەرەتایەکان دروزە بن کە بەرژەوەندیات دروزە بێت کە ململانەی سیاسی دروزە بێت کە داگیرکردنی خاکی بەرامبەر دروزە ئەو خانەدانەکان بڵێ دواتر ئەبینین دوای ئەو خۆناغێکی تر دەست پێکات لای ئەو کەسانە ئەوش دەوێتە بریتە لە خۆناغی مەسەرەن سەرمایەداری ئەڵەن دوای خۆناغی کۆیلەداری ئەگەر پێشتر پەیوەندیەکانی ململانەیە لە نێوان کۆیلە و خاوەن کۆیلا و بە ئێستا لەم سەردەما بۆتان ململانی نێوان خاوەنکار و کرێکار دواتر ئەوان بڕوایان وایە کۆمۆنیستەکان چەپەکان ئەڵێن دوای قۆناغی سەرمایەداری ئەبێ قۆناغی سۆسیالیستی بێ ئەبێ قۆناغە بێ دووبارە مەسەرەن پەیوەندیەکانی نێوان خاوەنکار و کرێکار بە شێوەیەکی عادلان دابەشکرێت قسەکەم تاڵاوکەم ئەبینین ئەمە چی کردو ئاراستەکانی مێژووی بەم شێوازە گۆڕیوە ئەگەر پێشتر ملمانی لەوان کۆیلە و خاوەن کۆیلا بوو بێ ئەوان بڕوایان وایە ئێستا ملمانی لەوان کرێکار و خاوەنکارایە ئەمە ڕوئایەکە بەڵام ئێمە ئاڕاستە دروستەکە وەرگریا حاڵەتە ئاسایەکەی خۆی وەرگین چۆن گۆڕانکاری و کاریگەری لەسەر ڕەوتی مێژووی مرۆڤایەتی دروستەکە بۆ مانایی لە دوای سەرمایەداری لە دوای ئەوەی کەوە ئەو کەسانی کەەوە مەسەرەن ویستیان پراکتیزەی تیۆرەکانی مارکس بن کە ئەو لە کتێبی ڕئسمالە بڕوای بۆ هەیە مەسەرەن ئەڵێ ڕئسمالەکان ئەبێت تێک بشکێنڕێن ئەبێ کرێکار و هەروە هەتا بڕای وایە بێ دیکتاتۆری پرۆلتارە دروست بێ ئەمە چی کرد ئەمە گۆڕانکاری لە مێژووا کرد بۆ مانایی کە ئەگەر پێشتر ملمانەکان لەسەر دۆزینەوەی زەوی و کەرەسەی کشت و کاڵی و کەرەسەی خاو و پیشسازی و داگیرکردن ببێ ئێستا ملمانەکان بۆ ملمانی نێوان ڕۆژڵات و ڕۆژئاوا جیهانێک کە تەبەنی فکری مارکس و ئەوی پێڵن کۆمۆنیستێت و کۆمۆنیزمەکە و جیهانێکیش کە تەبەنی فکری سەرمایەداری و دروستبووی دەسەڵاتی سەودایەکە ئەمە بۆ مای گۆڕان لە قۆناغەکانی مێژووە چکۆکو باسم کرد دواتر دنیایان دابش کرد بەسەر دوو چینە چی ئەو چینێک کە پشگیری لە یەکەتی سۆڤێت و دنیای کۆمۆنیزمەکە ئەو چینێشێکەوە پشگیری لە دنیای سەرمایەدارێکە ئەمە چی دروست کرد پێکادانی دروست کرد لە ئەم جیهانەیە ڕاستە شەڕی گەرم دروست نەبوو بەڵام ئەو شەڕە ساردە کاریگەری لەسەر هەموو نەتەوەکان بێ جیازیدان ئەمە ئەگەر بگەڕێنەوە بۆ بەر لە شەڕی ساردی ژایی تا چەند ئەمەکە مێژوو ئەبینین وە مێژووە خوێن و مێژووی دەسەڵاتەکان و خاوەن پێگەکانە خوێنەوە بنەماڵە و خێزانە گەورەکانە خوێنەوە کە دەسەڵاتیانە بۆ لە مێژووە تا چەند ئەم جۆرە عقلێتە تەجاوزی کرد بۆ ناو سیستەمی حکومڕانی کە پێوتێ سیستەمی دەسەڵاتی پاشایەتی یا ئەوەی پێوتێ مەلەکی
ئێمە بۆن نمونە بازە عێراقەکەین دەسەڵاتی مەلەکی لە عێراق تا چەند ئەم جۆرە عقلێتە تەجاوزی کرد بۆ ناو سیستەمی دەسەڵات و دەسەڵاتی کرد بە پشتاپژ وە نخبەیەکی کەم دەسەڵاتی گردەتس لە خواریشەوە زۆرینەیەک مەحروم بوو لەوەیە بە جۆرێ لە جۆرەکان ستەمدیدە بوو. ئەگەر من پێشترەواژە پێدا ینی ئەگە سەری قۆناغەکانی پێش مەسەرەن پێش سەدەکانی ناوەڕاست بکەین دواتر لە سەدەکانی ناوەڕاستیشە هەمووی ئەو ئیسفادان لەو پاشخانە مێژوویە کرد ئیسفادان لەو بنیاتە مێژوویە کرد کە پێشتر هەبوو مەسەرەن ئێماگەر سەری بنەماڵی سۆمەر و ئەکەد و هەمووانە چیە بوون بنەماڵی نوبەلا بوون خانەدام دەسات نەگرت ئەمە تەجاوزی کرد بۆ ناو سەدەکانی ناوەڕاست لە ئەوروپای ئەوە تەجاوزی کرد بۆ ناو بنەماڵی خلافەت لە جیهانی ئیسلامیە دواتر لە سەردەمی نوێشە لە سەردەمی عوسمانەکانە ئەمە هاتە ناو تەجاوزی کرد بۆ کوێ هاتە ناو دەسەڵاتی بنەماڵی عوسمانەکان هەر بۆیە ئەبینین لەو سەردەمەوە هەتاکو سەدەی بیستیش تا ئەو کاتێک کە مەسەرەن دنیا بێتە دنیای ئەوەی کە باس دەکرێت دیموکراسی بەربڵاوە بێ و هەڵبژاردنێتە ئاراوە هەتا ئەو سەردەمەش چینە فەرمانڕاوەکان لە هەموو عالەمە بەبێ جیاوازی دەسڵاتیان بەدەستەوە بووە چێ بوون خانەدان بوون. بەڵێ ماوەسا یاسین ئەمە تا چەندوەکو کۆمەڵە پرەنسیپی کەلتوری و عقلانی لە ناو سیستەمی دەسەڵاتی حکومڕانیە یا ئەو دەسەڵاتی پێوتێ پاشایەتی یا دەسەڵاتی خێزانی و پشتا و پشت ئەمانە چەسپە. من حەزەکەم تیشکەمە سەر بە خێرایی بۆی بزانین فکری ئیشتراکی لە فکری چەپە سەرخانی ئابووری ڕنگدانەوەی ژێرخانی ئابووریە یعنی ژێرخانی ئابووریەکەت بریتە لە اقتصاد سەرخانی ئابووریەکەش هەموو کولتورە دینە چی ئەمانە هەمویان ڕنگدانەوەی باری ئابووری یعنی بار ئابووریەکە چۆن بێت سەرخانە ئابووریەکە ڕنگدانەوەی ژێرخانە ئابووریەکە بەڵام ئەمان لەم فکرە چەپا چیەکەن دووبارە بۆعدە ئیمانی و ڕاندە ڕۆحیەکانی خواستە ڕۆحیەکانی ئینسانیان فەرامۆش کردووە ئەمە یەکێکە لەو خەلالانی کە ئێستا جێباسمانی و ناتوانین زیاتر لەسەری بڕۆین بەڵام ئەمانش دووبارە چینە چەپەکان یەن دیکتاتۆریەتی پرۆلیتاریا دروستەکەن دووبارە چینێکی تر ئەکەنەوە بە مڵۆزم بۆ گیانی ئەو خەڵکە یعنی دیکتاتۆریەتی پرۆلیتاریا کە ئەبێ باڵا دەست بێ ئەمانش دووبارە یەن چینێک بە شێوازێکی تر بە فۆرمێکی تر فۆرمەلە ئەکەن و دووبارە لە ناو کۆمەلگا پراکتیزەکەن و بەرهەمەێننەوە ئەمە بۆ خۆی ململانیەکان سەختتر ئەکات دووبارە ئەبینین لە سەردەمی لە عێراقا با بڵێن لە 1920 کە مەلەکێت لە عێراقا دروستە بێ ئینگلیزەکان عەقڵیەتی عێراقی باشە ناسن مرۆڤی عێراقی زۆر باشە ناسن دیێن سەرۆک عەشیرەتەکان ئەوانە ئەگرن و ئەیانکەنە بڕێ بەدەست پاشاکان و بەگەکانی سەردەمی عوسمانیەکان دووبارە بە شێوازێکی تر مامۆستا یاسین کەواتە ئیرادەیەکی دەرەوە لە دەرەوەی ئیرادەین کە ئەو ئیرادەی پێوتێ دەسەڵاتێکی هەژمونگرایی یا ئەوەی کە پێوتێ ئیرادەیەکی نێودەوڵەتی لە دەرەوە کاریگەری لەسەر ئەم تیۆرە هەیە تا پراکتیزەی بکە هاتۆتە ناو عەقڵێت و بۆ بە دەسەڵاتێک و دەسەڵاتی مەلەکی و دەسەڵاتی پاشایەتی بەرەمێناوە هەموو نمونی عێراق باسکەین لە سەرەتاوە هەمووی ناتوانین بگەڕینەوە بۆ هێزە کۆلۆنیالیستەکان ئێمە بەڵام بەشێکی یارمەتی دەری بووە ئێمە من پێم باشە بۆ هەموو نەتەوەی کورد ئێمە تا ئێستا تام قۆناغش هەرەگرین بەسەر مێژووە گریاوین بەسەر مێژووە وەرەگرین بەسەر مێژووە هەموو فاکتەرەکان ئەینە هێزە دەرەکیەکان کاتێک کە باسی کورد دەکرێت هەمووی نەسەر خۆمانی لاابین هەمووی عێراق کە باسی مێژووی عێراقی حتا ئێستا بڕ ڕاپرسێ بکە لە ناو خەڵکی عێراقا لە ناوەڕاست و وەسەط و خواروی عێراقا بڕۆلیان بپرسە هەموو شتەکان بە لێکدانەوەیکی تەئاموریانە گەڕنەوە بۆ هێزە زایۆنیەکان و بۆ هێزە ئیمپریالیەکان لە کاتێک ئەگەر خۆمان ئامادەیی داگیرکردنمان تیانە بێ کەس ناتوانێت داگیرمانکە کەواتە هەموو فاکتەرەکان نەگێڕینەوە بۆ هێزە دەرەکیەکان ئەوان دەوریان بۆ بەڵام خۆمان ئامادەیمانتیا بووە خۆمان قابلیەتی ئەومانتیا بۆ کە داگیر کرێت کە بچە و سێنرینەوە خۆمان ئینسانی عێراقی بەگشتی یعنی خواستێکی سەیری کۆیلایەتی تایە ملکەچی یعنی ناتوانێت کەسایەتێکی سربەخۆ بێ خۆی ئازادانە بیرکاتەوە فێرکراوی ئیلا کۆیل ئیلا بێ ڕێبەرێکی هەبێ ئیلا بێ کاریزمایەکی هەبێ شوێنی پێوە سەیری بە درێژایی مێژووی عێراق سەیریکە حتا ئێستا سەیری حیزبە کوردیەکانی لا خۆمان کە بەدوای ئیلا بەدوای ڕێبەرێکە ئاگەڕین بۆ ئەوەی بەدوای کاریزمایەکەن بۆی ڕۆتی ژیانمان ڕۆتکەواتە ئەگەر ئێمە بڵین ئەو ململانە چینایەتی لە ڕابردووە هەبووەوە ئەو دەسەڵاتی مەلەکی لە عێراق لە 21ەوە تاکو 50 بووە ئەکرێ بڵێن بە جۆرێ لە جۆرەکان خۆمان پێشوازیمان لەو عەقڵێتە کردووە و ملکەچی خۆمان بۆ ڕاگەیانەوە بۆیە ئەو دەسەڵاتەش هەژمونی کردەوە بە سەرمانەوەکو ئێمە وەکو عێراقی با بە شێوەیەکی گشتی بڵێن
بە دڵنیایی و بەشێکی زۆر باشی ئێمە ئەوترێکە مەسەن با بڵین مەلیک فەیسەڵ مالی فەیسەڵ یەکەم کێنرا و کوڕی شەریفی حسێنی مەکە و بنەماڵەی هاشمی و لەخۆ ئینگلیز هەڵی نەبژاردو نەیهێناوە دراسی مجتەماعی عێراقی کردووە مجتەماعێکی خێڵەکیە مجتەماعێکە هەستی ئاینی زاڵە بەسەریا کاردانەوەکانی زیاتر لە بوعدە دینیەکە و ئەو ڕوژێنرێت کاری لەسەر ئەکرێت بۆچی بۆ ئەوەی بۆ ئاراستا بیبەنکایانوێت لێرەوە مەلیک فەیسەڵیان هێناوە دایانناوە لە عێراقا دڵنیا بن بەریتانیەکان زۆر لە ئەمریکیەکان عاقڵتر بوون لە دراسەکردنی مجتەماع عێراقیە لە لێکدانەوەی مجتەماع عێراقیە چۆن هاتوویان چۆن ئاراستەیان کردو بۆ ئاراستا کە ویستویانە بردویانە تێگەیشتون لە یەکێک کەساتێکی وەکو ئەدمۆنس ئەگەر کتێبی کورد و تورک و عەرەبی ئەدمۆنس بخوێنیتەوە کە چۆن هاتووە لەم منتیقا سەردانی ناوچەکانی کرد دراسەی کردوین ئەزانێ ئەڵێ ئەدمۆنس ئەڵێ ئینسانی کورد کەسێکە حەزی لە یاسان نییە مامەسا ژیلوان ئێمە ئەبینین لە بەرامبەر ئەمەی مامەسا یاسین باسی کرد بەڵام دواتر چینێکی چەساوە دروسە بێ زەحمەت کێش دروسە بێ ئەوەی بە زمانی چەپەکان چینی پرۆلیتاریا دروسە بێ ئەم چینەیە پێویستی بە ڕابەرایەتیکرد و نوێنەرایەتیکردنەوە بە تایبەتی ئەمەگە نمونە بینەوە کە لە دەسەڵاتی چینایەتی لەناو لە عێراقا چینێکی خوارەوە بوون بەڵام دوجار چینێک بۆ ناڵێ ڕابەرایەتیەکە مۆداکۆچی لە مافی خەڵکەکە کە بە ناوی ئەوەی کە نوێنەرایەتی کرێکاران و چینی زەحمەت کێش و ئەوەکە تا چەند ڕەوایەتی ئەمانە لە بەرامبەر ئەو دەسەڵاتە ستەمکارەی کە دەسەڵاتێکی هاوردەکراوە و دەسەڵاتی پادشایەتیە لە عێراقا پەیڕەوەکرێ ڕەوایەتی وەرەگرێت بەڵێ دیارەگەرمە سەری مێژووی ناوچەکە بکەین بەگشتی ینی و بە تایبەتیشی عراق ئەوکو مامەساژ باسی کرد ئەو دەسەڵاتی کە لە دەرەوە هێنیان ئینگلیزەکان لە سروشت و لە تەبیعەتی خەڵکی عراق گەیشتە بوون لە ئەوە تێگەیشتە بوون کە بێ دەسەڵاتەکە دەسەڵاتێکی ئاینی بێچون خەڵکی ئەم منتیقەیە زیاتر ئاراستەی فکری بەرەو ئاینە و دواتر لەوە تێگەیشتە بوون کە لەناو خۆیان لەسەر کەسێ یەکلایی نابنەوە کە ببێ باهینان و دواتر ئەماش سریان کرد کە دەسەڵاتی شەریفەکان ئەو دەسەڵاتی ئەوەی مەلی حسێنوانە زۆر باڵادەست بۆ لە نیمچە دوورگەی عەرەبیەوە پێشتریش یارمەتی ئینگلیزەکانیان دابوو لە ئەوەی کە عەرەب پێڵەن شۆڕشی 1916 و تورکەکان بە خیانەت و بە خەنجەر لە پشدانی خەلیفەی ئەو کاتی عوسمانی دانێن ئەمە چی کرد ئەمە وای کرد ئەم چینە بێتە باڵادەست لە عێراقا و دواتر هاوردەکردنی مەلیکێک لە دەرەوەی عێراق و بۆنە عێراق ئەمە ڕەوایەتی بەخشی بەو کەسانی کە بەڕڵەسی ئەم دەسەڵاتیان کرد یەکەمین جار یەکەمین تایفا یەکەمین گروپ کە بەڕڵەستاری ئەم بەڕستکاری یا ئۆپۆزیسیۆنی ئەم دەسەڵاتە بوون شیعەکان بوون شیعەکان ئەمەیان پێی ئیسعاب نەکرا و دواتر ئەبینین بۆیەشە شیعە مەحروم کرا لە دەسەڵاتی سیاسی و دواتر ئەو شۆڕش کە لە عێراقا بە شۆڕشی 1920 ناوبریا شۆڕشی 20 پێڵەن لە عێراقا هەرچەندە تاسە قسە لەسەر شۆڕش بۆیانە بەڵام ئەمە بەریتانیەکانی خستە سەر ئەو فکرەی کە پێویستە عێراق دەسەڵاتێکی بۆ دروستکرێ و دەسەڵاتەکەش پاشایەتی بێ و کۆمەلگەی عراقی ئیستیعابی دیموکراتیت و هەڵبژارن و دەستور و یاسای نووسراو ناکە پێویستە عورفی بێ یان لەوە گەیشتنەکە سەیری یاداشتی هەموو ئەو کەسانی کە ئینگلیزن و یا پلەپایان هەبوو لە عراقا بخوێنێت و یا لە ناوچەکە گەڕاون لەوە تێگەیشتون کە ئەو دەسەڵاتە پێویستە دەسەڵاتێکی ئەگەر دیکتاتۆری تاویژ نەبێت نیمچە دیکتاتۆری بێ و ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی وە دروست بێ معارەزێکی شووە دروست بێ پێویستە بە چەک و بە ئەسکەری بەڵام ئەو نوێنەرایەتیکردنەی خەڵک ئایا هەڵقوڵاوی بەرهەڵسکاریکردنا هەڵقوڵاوی ناواقعی کۆمەلگای خەڵکی عێراقیەکان بوو یا ئەویش نوێنەرایەتیکردنێکی ئایدۆلۆژی هاوردەکرا و بەکارکردی ئەو وڵاتە زلهێزانی کە پێشتر شۆڕشی تیاکرا بوو وەک مامۆسا ئاماژەی بێکردبوون ئێمە گەر قسە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەری 1970 سۆڤێتی جاران بکەین تا چەند ئەمە بوو بە نوێنەرایەتێکی تر ڕاستەقینەی بۆ خەڵکی عێراق تاوەکو بەرهەڵەساری بکرا و بکرێ و دوجار بەرهەمەکەی بە شۆڕش کۆتایی پێبێ کە ناوی شۆڕشی چواری تەموزی 1950 نەک ڕەواتی وەرنەگرتووە بەڵکو دەساتەوەکو باس کرد لە بەرگەی دومی پرساکە هاوردەکرا بوو و فکرەکەشی هاوردەکرا بوو و بە تەغزیە ئینگلیزەکانی دروست بوو یعنی ڕەواتی لە خەڵکە وەرن هەرچەنە باز وەکو مێژووی هاوچەرخی عراقە جێڕێتەوە مەلیک فەیسەڵ لە دەنگدانێکی گشتیا بەلەسانەوە پێنجی دانیشتوانی خەڵکی عراق بووە بەڵکو ئەوەی کە ئازانین و تا ئێستا لە مێژووە باوە ئەوەیە کە هەموو چینە باڵەکان دەنگی هەنداوە و ئەو چینانەی کە بەشداریان زۆربەی زۆر ئەوە جارە ناوچە کوردەکانەوە هەر بەشداریان نەکرد بەشێکی زۆر هە بەشداریان نەکرد و ئەوەی کە بەشداریشی کرد دواتر هەر وەکو باسەکرێ فۆرمەکان بەس پڕکراوەکان لە سانەوە پێنج واتە نەکە شەرعەتی وەرنەگرێت بەڵکو دەسەڵاتێکی هاودەکراوە بۆیە ئەبینین دەسەڵاتی هاودەکراویش دایما وایە لە مێژووە
دایمە سەری مێژووی هەموو جیهان خوێنیتەوە ئەو دەساتێن هەودەکراون دایمە بنەمایان بەهێز نییە ڕۆژە لە ڕۆژان تووشی ئینقلابی عسکەریە من ڕۆژە ڕۆژان تووشی شۆڕشی ناوخۆیە من ڕۆژە لە ڕۆژان گروپێک لیان ڕاستە بێتەوە ڕۆژە لە ڕۆژان ئەوانە لانی دەرەکی کە پێشتر تەغزەی کرۆ بەقوەتی کرد ئێستا پشگیری شۆڕش ڕەوایەتی هەیە بەرامبەر بەو دەسەڵاتە بەتاکی شۆڕش ڕەوایەتی نەبووایە ئەو هەموو ئینقلابەش لە عێراقا دروست نابوو بەڵێ مامۆستا یاسین شۆڕشی چواردەی تەموزی ساڵی 1950 لە عێراقا تا چەند دەرهاویشتەی واقعە بوو کە ئێستا باسیەکەین وەکو باسی ململانیەکان لە ناو مێژوویدا و ئەوەشی کە لە عێراقا ململانەی نێوان دەسەڵاتێکی پادشایەتی هاوردەکرا بوو لەگەڵەوەی کە بەسەر عێراقیەکان ئەسێپێنا و عێراقان بەرهەڵستیان کرد وەڵام ناوبرێک وەرەگرم و دواتر وەڵامی پرسیارەکەم بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێنەوە لاتان. جارێکی تر سڵاو مامەسا بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد تا چەند شۆڕشی چواردەی تەموزی 1950 بەرمەبنای ئەو واقعە بوو کە ئێمە باسیەکەین بریتی بوو لە ململانەیە لە نێوان دەسەڵاتی پادشایەتی و لەگەڵ بەرهەڵستکاری کۆمەڵگای عێراقیدا. بەڵێ من حەزەکەم لە سەدەی بیستەما پێش ئەوی باسی کودەتاکەی 1950 کەم تەواوی هەر بە کودەتا ناوێ بەم هەرگیز پێی ناڵێم شۆڕش بەشە لە مێژووسەکانیش کۆگنین لەسەر لە نێوان سەورە و ئینقیلاب جیاوازێکی زۆر هەیە لە نێوان کودەتا و شۆڕشاوە حقیقەتێکەوەی بیزانین لەو قۆناغا کۆمەڵێک مستەلاحات باو بوون ئەگەر سەرنجە و زاراوانە بدەین لەو قۆناغا ئیمپریالیزم و چینی کرێکار و کۆنە پەرست و هێزە پێشکەوت و خوازەکان و ئەم ململانی ئەمە مستەلاح بوون ئەم زاراوانە بۆ جیاکردنەوەی ئەحزابەکان بۆ جیاکردنەوەی فەرهەنگی سیاسی بوون فکری مرۆڤەکان یعنی تەنانەت چینایەتی لە جیاوازی فکریشا کراوە ئەنجا حیزبی شوعی کە لە 1934 دا ئەمەزرێت بۆ زیاتر قۆستنەوەی سەرکەوتنی شۆڕشی سۆڤێتە ئەمە یەک هەژمونی سەورەی سۆڤێتی دووەم هەژاری و برسێتی و قات و قڕی باڵی کێشا و بەسەر عێراقا بەس بە دەرەجەیەکی زۆر دووەم پەرەسەندنی سیستمی خێڵ و دەرەبەگایەتی ئەمانە ئەم پەرەسەندنی ئەم سیستمی خێڵفی فیوداڵیەتە بەرەنجامی ئەو چەوسانەوە بوو کە فراهەم کرابوو لە بەرەنجامی ئەمانە پاساو بوو بۆ حیزبی شوعی طبعا ئەمە پاساو بەدەستیەوە فاکتەرێکی تر ئەوانەی کە ڕێبەرایەتی چەپەکانیانە کرد ململانی چەپیانە کرد لە کوردستانە ڕێبەرە ئاینیەکان بوون لە سەیری مێژووی حیزبی شوعی کە مامۆستا پسپۆر ڕێزانی لە کوردستانە ئەوانەی کە ڕێبەرایەتی چەپیان کردو لە کوردستانە مەلاکان مەلا و کوڕەمەلا بوون مەشهورن و معروفن پێویست ناکات ناوی کەسیان بێ ئەم هەلومەرجە لە سەردەمی مەلەکێتە ئەگەر لە سەردەمی مەلەکێتە کۆمەڵێکی زۆر کەسایەتی حکوومات گۆڕاون زیاتر لە 20 کە یاسایەتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیان کردوت کوردیتیا بووە ئەمانە هەمویان دەوریان بۆ لە بزاوتی ڕوتی مێژوو لە عێراقا لەو هینێ ئەگەر بینە چواردەی تەموز بە قەناعەتی تەواوەڵێم پەرچەکردار و چاولێکەری شۆڕشی ئینقلاب بڵێن شۆڕژنا کودەتاکەی 52 جەمال عەبدوناسر بوو لە میسرە ڕنگدانەوەی کودەتاکەی ئەو بوو کۆمەڵێک ئەفسەری ئازادی بەناو ئازادی خواز کودەتایان کرد بەسەر بنەماڵەی مەلیکا لەوێ و سیستمێکی جمهوریان دامەزراند دواتر کۆمەڵێک هەمان بە هەمان شێوە لە ناو سوپای عێراقا کۆمەڵی خۆیان ناوەنێن ئەفسەری ئازادی خواز و کودەتاکان بوو وەڵامەکەت بیر نەچێت بۆڵێ بەناو ئازادی خواز بۆ هەست ناکە یعنی سیستەمێک و چەوسانەوەیەکە بوو لە بەرامبەرەکە کەس خەڵکیەکە لەنێرایەتی ئازادی خەڵک ئێستا پێتەڵم لە سەر عەدەمی عەبدولکەریم قاسم بە خێرایی ئەم فۆتۆکۆپی ئەم شۆڕشەی عەبدولکەریم قاسم بۆ شۆڕشەکەی بۆ کودەتاکەی عەبدولکەریم قاسم بۆ کودەتاکەی جەمال عەبدوناسر یعنی دوو دیوی یەک دراون بەڵام چی بوو جیاوازیەکە لەکوایە بەجارە سیرکە ململانێ لە بینی عەبدولحەکیم دواتر ململانێ لە بینی عەبدولحەکیم عامر و جەمال عەبدوناسرا ڕوات عەبدولحەکیم عامر ئینتیحارەکە کە هاوڕێی بوو لە نێوان عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارفە کە هاوڕێ و هاوسەنگەری و هاوی ئینقیلاب ناو کودەتا بوون ململانێ ڕوا لە 63 عەبدولکەریم قاسمە کوژرێت بەدەستی ئەوان بۆچی من پیان ناڵم ئەفسەری ئازادی خواست سەیری بەڵێنەکانی شۆڕشی هین کودەتا 58 کە ئەو بەڵێنانی کە دابیان بە کورد هەر لەبەرەوەی ئێمە خەڵکی کورد ئێمە سۆزداریانە ڕای نەمێژوو
لەبەر دوو خاڵی جەوهریە و زۆر هینەڵێ وڵات لە دەستوری عێراقا لەو کاتەکە نووسایە دانرا بە نەتەوەی کورداوەکو نەتەوەیەک لە عێراقا ئێمەم نەمەکرێ برایەتیە کا لە نێوان کورد و عەرەبا یەکێکی تیان گەڕانەوەی بارزانی بۆ لە سۆڤێت لەلایەن عەبدولکەریم قاسم هەوڵێکی شخصی عەبدولکەریم قاسم ئەمەیە سۆزداریەکە لێرەوەی بۆ کودەتای 58 هەنا باوەڕتان بێ دواتر سەیریکە لە 61 چیەکا بە نەتەوەی کورد هەڵەگەڕێت لە هەموو پەیمانەکانی هەڵەگەڕێتەوە لە هەموو خواستەکانی نەتەوەی کورد دوای لە 63 بەعسیەکان دەسەگرنەوە بەسەر حکومان لەبەرەوە هیچ ئازادی خوازیەک من بەدی ناکەم ئەگەر ئازادی خوازیەکە بووە ئەسڵەن من ئەڵێم ئینسانی کورد لە سەدەمی مەلەکیە گەلک ئازادتر بووە تا لە سەدەمی لە دوای کودەتای 58 تا ئێستش تا ئەم لەحزەی ئەمەیتیای بەڵێ مامەسا ژیروان لەسەر تۆ لەسەر چەمکی شۆڕش و کودەتایە بڵێنەوەی پێوتێ سەورە و ئینقیلاب بەشێک لە مێژوو نووسەکان ئەوەی کە لە هەندێک لە کتێبەکانە خوێندومەتەوە کۆگنین لەسەر ئەوە هەر لە ناو کتێبە مێژوەکانی تەنانە قوتابخانەکانی شەکە ئەخوێنرێ زۆر جەماعەتی زوبات الأحرار هەبوو ئەفسەر ئازادی خوازەکان ئەوانە هاتن ڕێخستنێکیان دروست کرد و کودەتایان کرد بەسەر دەسەڵاتی مەلەکیە لە 4 تەموزی 1950 ئایا ئەمە چەمکی شۆڕش ڕەواتر نییە لەوەی لە بەرامبەرەوەی کە ستەمێک و چەسانەوەی هەوە گەرچی دواتر دەرهاویشتەکانی شۆڕژ یا ئاڕاستەی شۆڕش یا شۆڕش بۆ خۆینەوەکانی خۆی خوات و کێشە دروستەکات و ئەبێ بەهۆی چەسانەوەی ئەوانی تر ئایا چەمکی شۆڕش دروست نییە بۆ ستەمەی کە لە عێراقا لە ژێرسایی دەسەڵاتی مەلەکیە پێشتر کراوە بەڵێ دیارە وەکوماوەسا ئاماژە پێدا چەمکی شۆڕش و چەمکی کودەتا دوو چەمکی جیاوازن هەریەکان خوێندنەوەی مێژووی جیاوازی بۆکرێ مەسەلەن شۆڕش ئەو ڕووداوەیە ئەگەر وا پێنا ئەو ڕووداوەیەکە سەرخان و ژێرخانی کۆمەڵگەی عراقی بگۆڕرا لە خراپەوە باش ئەو کاتە پێوترا شۆڕش بەڵام لێرەشا خوێنەوەی ترێکرێ ئەگەر شۆڕشە ئەی باشە بۆ ئەبێ زوبات الأحرار پێستنە بێ سەرباز پێستە بێ دایمەن لە مصطلحاتی سیاسیشە لە زاراوی سیاسیشە وا باوە کە هەر کاتێک هەر گۆڕانکارێک ئەگەر عسکەر پێێستا و پێوترە کودەتا ئەمە پێناسەکێتی بەڵام ئەگەر ئێمە بە چاوێکی مێژویانە یا بە چاوێکی وەکو ڕووداوێکی مێژوو سەری ڕووداوی ساڵی 1950 پێوەی 4 تەموز ئێمە ئەبین ئەو ڕووداوە هەروە لە خۆڕە و لە بەبێ فاکتەر نەبوو بەڵکو کۆمەڵە فاکتەر بوو نەمای گۆڕین ئەو دەسەڵاتە و هەروەها بۆیەشە لێرە مێژونووسان بە دوو بەش بەشێکان ئەوانەی کە پێگاتەی ناسیۆنالیستی عەرەبی پێگەێنیان ئەوانەی کە خوێنەوەکی ناسیۆنالیستیانە بۆ مێژووی عراقەکەن دائما ئەمە بە شۆڕژ ناوەبن بەڵام ئەو کەسانەشی کە مەسەلەن تیا زەرمەند بوون و یا مەسەلەن بەرژۆندیان تیاچوو یا مەسەلەن لە دەرەوەسی ڕووداوەکانەکەن بە کودەتا ناوێ بەڵام ئەوی کە لە تیۆرەکانی مێژووە بعد لە جیاوازی نێوان شۆڕش و ئینقیلابیا شۆڕش و ڕاپەڕینەکە شۆڕش ئامانجێکی دوورمەوداتریەیە شتێکی کتوپڕینیە بەڵام ئەگەی ئێمە ئەمە بە دیوێکی تراوەرگرین کاتەکە عێراقیەکان پشگیری لەم شۆڕشە بکەن وە کوردیش پێشوازی بکاوە ناوی بچێتە یەکێ لە بەندەکانی دەستورە و ناوی لە بەشانی عەرەب بهێنێ و بازە برایەتی کورد و عەرەب کرێ لە عێراقاوە هێنانەوەی بارزانی دوای 1-2 ساڵە دوای ساڵێک لە شۆڕش ئەمانە بۆ خۆی ڕەوایەتی نایە بەناوەڕۆکی ئەو چەمکەی کە پێی بوترێ شۆڕشی 4 تەموز ئەوە شتا ئێستا قسەی لێسەرە ئایا تا چەند ئەوانی گەجەنابەت باست کرد ڕەوایەتیدەن بەم ڕووداوە ئایا وەزعی کورد لە سەردەمی مەلەکیا باشتر بێ لە سەردەمی کۆماری ئەگەر بەراوردی بکەین هیچ جیاوازێک لە نێوان ئەم دوو سەردەمایە بۆ کورد لەواچە لە ڕووی ناوەڕۆکە بەدی نەکرێ مەسەلەن سەیری سەردەمی مەلەکیەکەین چەسانەوە هەبووە دانان نەبووە بە مافەکانی نەتەوەی کووردا حیزب ئازاد نەبووە ژیانی انتیخابی نەبووە مەسەلەن ژیانی پارتایەتی ئازاد نەبووە ڕاگەاندن ئازاد نەبوو بەڵکو نەعەدالەتی هەبووە و هەرچی ئەو شتە خراپانەی کە تۆ لە مێژووی سیاسی سەردەمی کۆنا کە باسەکرێت دیکتاتۆریەت و وایە ئەمە لە سەدە هەبووە ئەگەر سەیر ڕووداوەکانی دواتری 50 بکەین ڕاستە فترێکی کەم کوردیش وەک هەموو نەتەوەکانی تری عراق ئیسفادەی لە ڕووداوەکە کرد مەسەلەن لەوانە ژیانی پارتایەتی بۆ ماوەی ئازاد بوو و لەوانە گەڕانەوە و هەروەها ئازادکردنی جیراوەکانی سەردەمی مەلەکی و هەروەها گەڕانەوەی بارزانەکان لە یەکێتی سۆڤێتەوە بۆ ناو کوردستان و دواتریش ئەبینین دانان بە کووردا لە بەندی سێی ئەو دەستورە کاتەی لە 27 ساڵی 1950 تا نووسراوە ئەمانە ئەتوانین بڵین کورد تا ڕادێک ئیسفادەی لەمە کرد بەڵام ئەو ئیسفادەکردنش کاتی بۆ چونکە ئەو بنەمای کە شۆڕشی 4 تەموزی لەسەر دروست بوو ئەو بەندانەی کە شۆڕشی 4 تەموزی لەسەر دروست بوو ئەو ڕێکەوتنی کە زوبات الأحرار ڕێکەوتنیان کرد کە ڕووداوەکە لەسەر دروست بێ ئەبین دوایان هەڵگەڕایەوە ینی پێچەوانە بۆ ئاوەژوو بۆ بەڵێ
مامۆستا یاسین بەپێی ئەو بۆ چوونانەی مامۆستا ژیلوان مێکەواتە هەمان تایپ و مۆدێل و سینناریۆی سیستەمی حکومڕانی و بەڕێوەبردن لە عێراقا بەر لە شۆڕشکە پێوتێ سەردەمی مەلەکی دواتر سەردەمی کۆماری دێتەکای وەرەوەکو خۆش و پێشتر ئاماژەت پێکرد بە تایبەتی بەرامبەر بە کورد بەردەوام بۆ کەواتە ئێمە جیاوازیەک لە عقلێت و لە بیرکردن و لە دنیابینیەکانە نابینین بۆ شێوازی حکومڕانی کە ئێمە ئەگەر وێنای بکەین دوجار دەسەڵاتێکی چینایەتی پێشتر هەبوو لە عێراقا بەڵام دواتر عەبدولکەریم قاسمیەک دێتە سەر حکوم کە نوێنەرایەتی چینێک ناکات جگەلەوەی کە بانگەشەی ئازادی خوازیەکە کەواتە بەڵام لە زیهن و لە عقلێت و لە بیرکردنەوە یا وەکو کەلتور هەمان کەلتوری پێشوو بەردەوامە یعنی لێرەدا جیاوازە چینایەتیەکە بە هەمان شێوازی تر هەر دووبارەکردنەوەی سینناریۆی سەردەمی پێشووتر بوو کە سەردەمی بەر لە بڵێن سیانزەی تەموز بوو بۆ 14 تەموز پێشوی وەڵامی ئەو پرسیارە بەمەوە ئەبێ کەمێ بگەڕێنەوە بۆ دواوە لە سەردەمی مەلەکێتە لە عێراقا عێراق کەوتبوو بەرەی سەرمایەداری لە بەرامبەریشە چەپەکانی ناو عێراق هێزە چەپەکانی ناو عێراقەوانی کە خوان ناونەبوو هێزە چەپەکان و پێشکەوت و خوازەکانیش لە بەرەی سۆشیالیزما بوون ئەم دوو چینە لە ناو گەلی عێراقا دایمە مەشاکلیان دروستە کرد ئەمان بۆ دەسەڵات هەردووچیان بوونیان نەبوو ئەمان بۆ سەرکوتکردنی هێزە ئۆپۆزیسیۆنە چەپەکان و مەسەنەوانی ناونرابوون پێشکەوت و خوازەکان ئەوانی تریش بە چینی دەرە بەگایەتی ئەوانە شوناسیانایانێ ئەم ململانەیە بەردەوام بوو تا 58 لە 58 تا لە جیاتی مەسەن گەلانی عێراق شۆڕش بکەن ئەو بوو پێشەوەی بەمە سەر 58 لە 48 ڕێکەوتنامەی پۆرتسماوسی ساڵح جەبر کە عێراقی تەواو ئەبەستەوە لە سیا پەیماننامەی عێراقی ئەبەستەوە بە بەریتانیاوە بۆ ئەوەی لە کاتی پێویستە ئەتوانێت بەریتانیا توانێت جێشدا بەزێنێتە ناو عێراق بەڵام لە پۆرتسماوسا هەر مەترسیەک ڕوو بکاتە بەریتانیا و یان هێزە بڵین سەرمایەدارەکان بەریتانیا ئیتوانی بار پاساوی بێ هێز بێنێ لە بەرامبەر چەپەکان و هێزە یەساریەکان چیانە کرد هەموو دەرفەتێکیانە قۆستەوە بۆ ڕوژانی گەلی عێراق هەستی ئاینی گەمەکردن بە هەستی ئاینی و بە هەستی مەزڵومیەتی گەلانی عێراق لە دژی دەسەڵ ئەم ململانەیە بەردەوام بوو تا 58 لە 14 تەموزی 58 تا کە کودەتاکە ڕوئەیات کۆمەڵێک ئەفسەر هەر هێزێک هەر کۆمەڵگەیەک هێزی چەکدار ئەسکەرتاریەت هێزی میلیتاری باڵادەست بوو لەو کۆمەلگا ئیتر ئەو کۆمەلگا بێتە کۆمەلگەیەکی چەک کە بۆ کۆمەلگەیەکی چەک ئاسوودەی و ئارامی ڕووی تێ ناکات لە 58 تا ئەمە ڕوویە لە میسرە ئەوە ڕوویە بەڵام جیاوازەکە وەکو وتم لە میسرە بنەماڵی مەلیکیان نەکوشت بە حورمەتەوە بەڕیان کردن بەڵام لە عێراقا کارەساتێکیان خوڵقان لە قەسری ڕەحابا بنەماڵی مەلیکیان تەفروت و ناکرد ئەمانە بەناوی هێزی ئازادی خوازی و پێشکەوتن خوازە دواتر تۆ ئەمە هەر سەیری دروشمەکانیان نەکەین بەرە با سەیری کردەوەکانیان کرد لە ئەرزی واقعە بزانین چیان کردو بەرامبەر نەتەوەی کورد بەرامبەر گەلانی عێراق ئەوەنە خەریکی سەرقاڵی سەرکوتکردنی یەکتر و خوێناوی تریکردنی کۆمەڵگە بوون ئەوەنە خەریکی ئاوەدانی و چاکردن و باشکردنی گوزارانی خەڵکی نەبوو یعنی ئەوەنە طموحی شخصی خۆیانیان هەبوو بۆ خەریکی کۆمەڵگە نەبوون و ژیانی عێراق ئێمە ئەگە قسە لەسەر کردەکە بکەین کردەکە کردەیەکی ڕەوان نەبوو لە بەرامبەر سیستەمێکی حکومڕانیەکە نزیکەی بە 40 ساڵ بوو عێراقیەکان لەژێر زەبر و زەنجی ئەوان نابوون بە کوردیشەوە ئەو کاتە مۆدیلی کودەتا بوو هەنا من باش بە حاڵی خۆم وەکو خوێندنەوەی خۆم بۆ کودەتای 58 من هیچ هینێکی تیان نبینیم هێزێکی پێشکەوت و خوازی و ڕزگاری خوازی ئێمە سەیری شۆڕشەکان کەین بەشێکی زۆر لە شۆڕشەکانی شێخ مەحموود و دروستبوونی حیزبە سیاسیەکان بە پارتی و بە حیزبی شوعیبوانەوە کە دروست بوون ئەو کاتە هەموو سەردەمی ئەو دەسەڵاتی پاشایەتی وینە نەبوو دروست بوون لە عێراقا کە بەشێکیان لە هەندێک قۆناغە بوونە ئۆپۆزیسیۆنی و بەشێکشی ئەندازەیە پشگیریان کردووە ئەزانی چۆن لە سەدەمی مەلەکێتان بەو ڕەهاییە من نایبینم کە ئەوە سەرکوتکردن هەبوو بێت داکۆکی لە مەلەکی زیاتر لە مەلەی مێژوو ئێمە بڕۆینەوە ناو مێژوو سەیری شۆڕشەکانی شێخ مەحموود بکەین ئەو شۆڕشانی شێخ مەحموود کردوێتی لە 1990 ڕاستە دژی ئینگلیز بووە بەڵام لە هەمان کاتشە لە ناو عێراقا بۆ بەشێکی زۆری لە سەردەمی دەسەڵاتی فەرمانڕەوایی مەلەکێتان نەبووە بەڵام بنەماڵی مەلیک تەداخلیان لە زۆربەی کاروبارە سیاسیەکانان نەکردووە تەنها مەسەن لە عەزلکردنی ڕێز و زەرا و یا لابردنی و هێنانی کەسێکی بەڵام خۆ شۆڕشەکانی ناو عێراق بەشێکی زۆری شیعەکان ئاینزاکان عێراق لەژێر ئینتیداوی بەریتانیا بوو ئەومان بیر نەچێت
هەر با مەریکدانرا بەڵام لەژێر ئینتیداوی بەریتانیا بوو بەڵام دوجار ئەجێنداکان کێ نوێنەرایەتیەکە دەسەڵاتی بە هەماشە وەکو ئێستا ینی ئێمە کرێ ئێستا بچێنین بەڕابردوو بەڵێ لە قۆناغی سەدەمی مەلەکیەتە ئەوەی کە ئەوترێت دژاتی مەسەڵەن مەلەکی هینەکرا ئینگلیزەکانە کرا و ئەم شتانە دواتر کورد خۆی ڕازیە بێت نوێنەر بە نوێنەر بەشداریەکات لە بەغا چوار نوێنەر بەس پارێزگای سلێمانی چوار نوێنەری هەبوو لە مەجلیسی نوابی عراقیە ئەمانە ڕازیبوونە بە واقعەکە تەعاملکردنە لەگەڵ واقعەکە ئەگەر ڕازیش نەبوو بێ تەعاملی کردووە لەگەڵ واقعەکە لەبەرەوە مامەسارم حەزەکەم بە کورتی مامۆستا با بچمە لای مامۆستا باشە من کودەتای 58 هیچ بەم بەڕەهاییە ئیجابێتێکی ڕزگاری خوازی و پێشکەوتن خوازی تیا بەدی ناکەم بۆ نەتەوەی کرد و بۆ گەلانی عێراق بەڵێ مامۆستا ژیلوان تۆ شۆڕشی یا ئەوەی پێوتێ کودەتای ساڵی 1950 بە نوێنەرایەتیکردنی ڕاستەقینەی عێراقەکان ناوە بە یاخود ئەوەی کە زۆر جار چاپەکان خۆیان بە بەشێک لە بەشدار بوویەکی سەرەکی ئەزانووە نوێنەرایەتیکردنی چینی زەحمەت کێش و جوتیارەکانە بین ئایا نوێنەرایەتیکردنی ڕاستەقینەی تیا بووە شۆڕشێکی ڕەوا بوو لە بەرامبەر ڕووخانی دەسەڵاتی مەلەکیە ئەگەر بەڕەهایی ناتوانین بڵین لە 100 بەڵام ئەتوانین بڵین ئەو واقعە سیاسی کە لە عێراق هەبوو کودتاکەی دروستکرد یا شۆڕشەکەی دروست کرد چونکە ئێمە سێرکن سێ هۆکارەکان کەین هەموو شۆڕشێک لە جیهانە هەموو کودەتا کۆمەڵە فاکتەری دەرەکی کۆمەڵ فاکتەری ناخۆیە ئێمە کە سێ فاکتەر دەرەکیەکان کەین ئەتوانین بڵێن لەو کاتە لە ناو جیهانی عەرەبیا وەکو مامۆستا ئاماژەی پێدا لە میسر و لە جەزائیر و لە کۆمەڵە ناوچەی تر لە دنیاە سەردەمی کودەتا بوو سەردەمی ئەو بووکەوە زوباتی ئەحرار دروست بوون و دواتر دەسەڵاتیان ئەگرێ دەست وەکو جەمال عەبدولناسر و هاوشێوەکانی لە نیشتیمانی عەرەبیا بەڵام وەکو ئەوی کە جنابیش دەڵێ بەڵێ ئەگەر سەیری پێگاتەکانی عێراق بکەین هەموو پێگاتەکان بە شێوەیەک لە شێوەکان تەغزیەی ئەم شۆڕشیان کردو ئەم کودتایان کرد بڵێ بۆ ئێستا کورد مەسەلەن من ناوی چەند کەسێک ناسان عەبدولفەتاح شاڵی مستەفا وڵا ڕەیز مستەفا کەوا ناسراوە سەرهەنگ عەبدوڵڵا سەعید مستەفا عەزیز عەلی شەریف شێخ نووری ئەمانە وەکو ئەفسەر بەشدار بوون لەو دەستەیە کە ناسراوە بە دەستەی ئەفسەرانی ئازادی خواست دواترش دروستکردنی وەحدەی وەتانی کە حیزبی بەعس و سەربەخۆی و هەروەها حیزبی شیوێ ئەوانەی تیا بوو ئەمە واتە ڕووداوەکە کتوپڕ نەبوو ئێمە بڵێن وەڵا لە 100 کودەتایە یا نخبێکی کەم پێستاوە و ڕووداوەکەش ئەگەر سەری دواتری ئەو شۆڕشە بکەین مەسەن ئینقلابی دواتری بەعسیەکان و هەموو ڕوودا و کارەسەتی بەسەر عێراق هات ناتوانین بڵین لە 100 شۆڕشێک بوو شۆڕشی ئەمریکی و شۆڕشی فەڕەنسی و ئەو شۆڕشانی تریکە شۆڕشی کوبا ئەوانە بەڵام ئەتوانین بڵین ئەم ڕووداوە ئەتوانین بڵین لایەنی ئیجابی هەبوو و لایەنی سلبیشی هەبوو لایەنی ئیجابیەکانی لەوەی خۆی بێنەوە وەکو باسم کرد کورد کۆمەڵە مافی بەدەزێنە و پێگاتەکانی عێراق چوونە قۆناغێکی ترەوە کە دەسەڵاتی مەلەکی و پاشایەتی نەما و سلبیاتەکەشی ئەو بوو کە بەعسیەکان و ناسیۆنالیستەکان بەعام بەتایبەت لە سووریا و لە عێراقا ئەو هەرو دەرفەتە قۆستەوە کە بەڕاستی بێنە سەر دەسەڵات و ممارەسەی ئەو فکرانەی ساتح عوسریە و هەروەها میشل عەفلەق کە خۆی تیۆریزەزان و تیۆردانەری منەزیری فکری باسە بێن ئەو فکرانی کە ئەو دایناوە مەسەڵەن باز لە توانەوەی پێگاتە نەتەوەیەکانی ترەکە باز لە سەپاندی دەسەڵاتی عسکەریەکە باز لە دیکتاتۆریەکە ئەگە سەری هەموو کتێبەکانی ئەوانەی کە ئێمەگە سەیری دیوە دووترەکە یا قوڵترەکەی بکەین ئایا ئەمە کۆتایی بەو جیاوازی دەسەڵاتی چینایەتی هێنا لە عێراقا یاخود ئەمە هەر تەنها کۆپیکردنێکی جیاواز بوو ناو ڕژێمێکی مەلەکی ناونرا کۆماری ئایا کۆتایی پێهێنا ئەگەر کۆتایی پێنا چۆن ئەگە کۆتایی پێنەهێنا هەز ناکەی هەتا ئەم چرکە ساتەش عێراق هەل لە ناو دەرهاویشتە و لە ناو ئەو کەلتور و عەقڵێتە ئەژی کە 100 ساڵە مێژووی مەلەکیەت لە عێراقا بەرهەمیێناوە هەردوو لای ڕاستە ئەتوانین بڵێن یەکەم کۆتایی بە کۆمەڵەش دێنا مەسەن کۆتایی بە میلیۆنەی چیناتی نێوان دەرەبەگ و جوتیار هێنا ئەوە شتێکی بەڵگەنەویستە و شکۆ یاسانی کە دواتر لە بواری کوشتتوکاڵ و چاکسازی کوشتکاڵ دەرچوون تا ڕادێک ئەمەی حەسم کرد بەڵام لەمە دووە چینیەکان گواسترا بۆ نەتەوەی ینی ملمانی فکری نەتەوەی دروست کرد لەناو نەتەوان پەرستانی عەرەب مەسەن هەنێکان لەگەڵ یەکگرتنی سووریا و میسر و ئەوەی پێڵەن یەکێتی ئەوەی وحدی عەرەبی بەڵێ یەکەتی کۆماری یەکگرتووی عەرەبی پێڵن مەسەرەن یا دواتر لە بینی بەعسیەکان و ئەوانەی کە سەر بە سۆڤێتی بوون یا ئەوانەی کە زۆر ناسۆنالیست و لەسەر هەبووە نه هیچ پەیوەندی بە چینایەتیەوە بەڵکو ئەمە بریتی بوو لە ملوانێ بۆ دەسەڵات لە ملوانێ بۆ پراکتیزەکردنی ئەو تیۆرانی کە هەیە بوو مەسەن تۆ سەیری بەعسیەکان کە
بەسیەکان دواتر چۆن دێنە سەر تەخت ئەگە سەیری هەموو ڕێڕەی ڕووداوەکان یا بەسی بەڵێ یا باسی مەسەلەن ئەو ڕووداوەکەی کە دواتر لە دوای شۆڕشەکە ڕوویاندا بەسیەکان ئیسفادیان لەم مەسەلەیە کرد دواتر ئەوان ملمانە چیناتیەکە پێشتر لە نێوان جوتیار و ئاغا بوو بێ ئەمان گواستنەوە لە ملمانە نێوان نەتەوە جیاوازەکانی عراق یان لەناو پێکاتە جیاوازەکانی عراق مەسەلەن دەستیان کرد بە چەوسانەوەی شیعە دەستیان کرد بە چەوسانەوەی کورد وەکو نەتەوە واتە ملمانەکان گواستراوە لە چیناتیەوە بۆ نەتەوایەتی بەڵێ مامۆستا یاسین کوردیش بەشداری ئەو ئاهەنگی ئەو شۆڕشە ئەکاوەتانانە ساڵانە کە پشووی یادی بیرەوەری شۆڕشی 14 تەموزی ساڵ 1950 کوردیش وەکو بەشدار بوویەک یعنی پێشوازی لێ ئەکا هەچەنوەکو جەناب باسی کرد دوجار تەنانە شۆڕشی ئەیلول کە لە ساڵی 1960 دروسە بێ لە بەرامبەر ئەو دەسەڵاتە دروسە بێ کە ئەفسەری ئازادی خواست بەرهەمێناوە ئایا ئەمە چی بۆ کوردێناوە لە وەکو مامەسا ئاماژەی بە هەندێک لایەنە پۆزیتیڤەکانی بۆ کورد چی بوو و لایەنە نێگەتیڤەکانشی هەندێکی پێشتر ئاماژەی پێکراگەر بە کورتی ڕوونی بکەیتەوە بڵێ وەڵام من هیچ شتێک لەم ژیانە خێری ڕەهانیە و شەڕی ڕەهانی ینی ڕمەسەلەکان ڕێژین کودەتاکەی 58 ئەگەر بڵین شەڕی ڕەهابووانیە بازێ خاڵی جاویتەوە ئێمە ئەگەر سۆزداریانە لێ نەڕوانین عەقلانیانە بۆی بڕوانین ئەوەیە کە تەنها میلەتی کورد سۆزداریانە ڕوانێتە ئینقلابەکە تا ئێستەش نێک توانێت خوێندنەوەی عەقلانیانی بۆ بکە وەکو وتم تەنها لەبەرەوەی لە دەستورە باسی نەتەوەی کوردی کرد وەکو نەتەوەی دۆمی عراق و وەکو دانانێک بە نەتەوەی کوردەکەمش حەقێک نییە حەقێکە ئەو مەکرەمەیەک نییە کە ئەفسەرەکان بیان بێمە دواتر یاسای چاکسازی ئیسلاحی زەراعی دەرکرد ئەمانە ئەمە دیسان دووبارە لە کۆمەڵگەی ئەمە کێشەکەی دروست کرد ئەوەی کە پێی ئەمە ئەوەی بڵین بەگەکان پێ رازی نەبوون بە بڕیارەکە عەبدولکەریم قاسم دوای دەرەنجام پەلی کێشە بۆ شۆڕشی ئەیلولوانە لێەوە سەری هەڵداوە ئەوە سیاسەتمەدارەکانی کورد بەشدارانی شۆڕشی ئەیلولی ژێڵێن من نایڵم من بە کودەتای ئەزانم 58 لە دوای کودەتای 58 ململانێ و چەوسانەوەی نەتەوایەتی تونتر بوویەوە خەستر بوو چڕتر بوو بە زیان شکایە بەسەر نەتەوەی کووردا بەسەر عێراق چینایەتی هەمان مۆدێل و تایپی پێش و بەڵام لە بەرگێکی تازە لە دوای سیستەمی کۆماری بەردەوام بەرگێکی ڕەگەزپەرسیە بەعسیەکان باڵا دەست بوون منەڵم دۆزی کورد قۆناغێکی دژوارترەوە سەختترەوە سەیری 63 ڕووداوەکانی 63 بکە سەیری کودەتاکەی بەعسیەکان کە دووبارە لە 68 تا ئەنجا ڕێکەوتنی ئازار دواتر هەڵگەڕانەوە لە ڕێکەوتنی ئازار بەڵێ لە 74 هەڵگەڕانەوە دواتر کارەساتی ئەنفال ئەمە هەمووی کیمیاباران ئەمە هەمووی بەرەنجامی بیری و ڕێگەسپەرسی نەتەوایەتی بوو لە دوای کودەتاکە ئەمانە زیاتر ئێمە پرسیار بە کورتی وەڵام بەرەوە گەر ئێمە بین لە ڕووی فۆرم و ناوەڕۆکیشەوە جیاوازی بکەین لە نێوان دوو سەردەما سەردەمی مەلەکیەت یا پادشایەتی سەردەمی جمهوریە بڵێن کۆماری ئەم دوانە لە ڕووی فۆرمەوە جیاوازیەکانیان لە چیایە کوشکڵ ئەی ناوەڕۆکەی جیاوازی لە چیایە و بۆ عێراق چیایەنا بە کورتی وەڵام بیتەوە وەڵایی من ئەوە نییە مەلەکی من زیاتر لە مەلیک بەڵام من پێم وایە ئەگەر ئەو ململانەی سەربازگەی سەرمایەداری و چەپە بۆ ئاراستەیە نەبووە من نەتوانم بڵێم کۆمەڵگەی کوردی ئەیتوانی باشتر دەرفەت وەرگێت لە سەردەمی مەلەکیە بۆ دانان بە مافەکانیە بۆ بەرەو ئازادی بوو ینی ئەو کاتە زیاتر دەستە بەرە بوو من وازام ئەو کاتە باشترە بوو تاوەکو سەردەمی کودەتاچیەکە بەڵێ مامۆستا ژیلوان تا چەند چەپەکان کە لە کوردستان و کاتە یا چەپ لە عێراقا بە شێوەیەکی گشتی کوردستان و عێراق لەو قۆناغانەدا هەریەکێ بووە تا چەند ئەمانە کەوت نەژێر کارکردی هەیمەنە و هەژمونی ئەوەی کە پێوترێ لە نێوان دووکەوە نابا بڵێ نەمجاریان شۆڕژیان ئینقیلاب دیارە وەکو مامۆستا ئاماژەی پێدا ئێمە لە ڕووی فۆرمە ئەو شتانی گۆڕی لە ڕووی شکڵەوە ئەو شتانی گۆڕی بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە شتێکی وایە نەهاتە گۆڕێ مەسەن ژیانی سیاسی ژیانی پارتایەتی لە دوای ساڵی 1960 وای بینین ڕاستە تا کە شۆڕشی 4 تەمووز ساڵی 1950 دەرفەتێکی زیێڕین بۆ شێوعیەکان بۆ چەپەکان چونکە چەپەکان هەستان تعبیران لە خوان تەنانەت باز لەوا کەڵێ لە خۆپیشاندانە حیزبی شێوعی توانێت 1 ملیۆن خەڵک بێن سەر جادە تەنانەت حتا لە عەبدولکەریم قاسم زیاتر بەرگران لە دەستکەوتەکانی کۆمارە کرد حتا لەو سەردەمای حیزبی شێوعی بوو بە حیزبی ڕەقەم 1 لە عێراقا
بەنیازی کودەتا بوون یانی لەسەر داوای ئەوان کردکەوە لە حکوما بەشدار بەمانەی کوردستانیشەوە بەپانی کوردستانیشەوە بەڵێ ینی زۆر دەشەنیان سند و هەروەها چونکە بۆ پارتی دیموکراتی کوردستانیش کەوکە حیزبێکی نەتەوەی وەکو بڵێن تاکە حیزبی و کاتە ئەوانیش پشگیری هەر لە شۆڕشەکانە کرد بەڵام ڕووداوەکانی دواتر بەتابێ ئێمە لە سێ لاوبەسێ ڕووداوەکانی دواتر بکەین ژیانی پارتایەتی ژیانی سیستەمی دیموکراسی ژیانی ئەوەی کە پێڵەن نوێنەراتی لە هەر سێ فۆرمەکە گۆڕانکاری ئۆتوینان تا ساڵی 91 بێ مەحسابە بۆ لە عێراق هەر لە ساڵی 1920 تا کۆتایی سەردەمی ئینتیداب کە پێڵەن ساڵی 1932 سەردەمی سەربەخۆیی لەو دوان ساڵەیە تقریبا 14 وەزارەت هیچیان تەمەنی لە دەمانگ تێنەپەڕی لە دوای سەردەمی کۆماریش هیچ وەزارەتێک نەیتوانێت ئەوە بەرگە بگرێت کە لەژێر هەیمەنی بەعسەکانە ببێ واتای جیاوازێکی لە ڕووی پێگاتی حکوومەت لە سەردەمی سەربەخۆیە ئەوتا لە سەردەمی 1932 تا 1950 16 وەزارەتی بەخۆ بینەوە کە هەرێکان ژیانی لە حەو مانگزە تێنەپەڕیوە جگەر لە 21 1929 پاش استیقالی وەزارەتەکەی عەبدولمحسین سادون تەنها بۆ ماوەی 3 مانگ عێراق هەر بێ وەزارەت بوو ئارە سەردەمی باسیش هەر بێ وەزارەت نەبوو جەباوە تەواوکەم و هەروەها لە ڕووی خەمڵینی پرۆسەی دروستبوونی حیزبەکان کە وەکو دیاردەیەکی دیموکراسی ئەبینرێ ئەگەر بەراوردی هەردوو سەردەمەکان هیچ جیاوازینەوە بۆ لە سەردەمی مەلەکە ئەو حیزبانی کە دروست بوون مەسەڵەن حیزبی ئاهات نوری سعید دروستی کرد بۆ پشتگیری تەزدیقی بەیاننامەی نۆسۆسی حیزبی وحدەی وەتانی کە عەلی جەودە دروستی کرد بۆ یەکگرتنی وەزارەتەکەی کە شکستیانە حیزبی ئیستیقلال دروست بوو بۆ هەڵوەشانەوەی دەستور و دواتر کە دەستور و سراوەی سەر حیزب هەڵوەشایە واتە ژیانی پارتایەتی نە لە سەردەمی کۆماری نە لە سەردەمی مەلەکیە نەخەمڵی بۆکو ئەوەی حاڵەتی تەندروستی نەبوو و هەروەها ژمارەی نوێنەرانی پەرلەمان لە سەردەمی هەردوو کۆماریە و لە سەردەمی مەلەکیە جیاوازێکی ئەوتۆی نەبوو ئەگەر سەیری بکەین تەنها لە کۆی 150 ئەندام تەنها 54 ئەندام لە هەموو ئەو دەورانەیە کە لە سەردەمی مەلەکی بەخۆی بینیوە گۆڕانکەیان لە 150 کۆتا قسەی خۆتکە بە من یەک ئیزافە بۆ هین بە خێرایی مامەسا ئارام یعنی من لە سەردەمی مەلەکیەتە دووبار بەداخۆ کە من ناچارم بێڵم من ئازادیەکی مێژوو بخێنەوە کتێبەکەی کە مامۆسەکەمان مەسەر چەلاپەڕێک لە مێژووی کورد کۆمەڵێک ئەحزاب هەبوون ئازاد بوون بەڵام ململانیەکان ململانی بینی چەپ و هینەکە سیستمی سەرمایەداریەکە ئەوانە کۆمەڵگەکەی بەو ئاراستابر نەبوونی هۆشیاریش لە ناو کۆمەلگا عەفو کاگارم گیانتخوا پارتی دیموکراتی کوردستانی خۆیان لە بەغدا لە 46 کۆنگرەی بەستۆ 46 ئاگامان لێبێ باسی یانی هێشتا 12 ساڵ دوای ئەو کودەتا بێ کۆنگرە بەسێ ئەگەر ئازادیەک تا ڕادێک فراهەم نەبوو بێ ئەوانە نەکراون و ئازادی بازێک لە ڕۆژنامەگەریش هەبوو گۆڤار و ئەوانە بووە حیزبی ئیتیحادی وەتانی هەبووە ئیستیقلال هەبووە کۆمەڵێک ئەحزاب بوون کاریان کردووە بەڵام دواتر لە سەردەمی کودەتاچیەکانە یەک حیزب دوو حیزب بوو حیزبی شوعی لەگەڵ پارتی دیموکراتە هەردووکی زۆر بەتوندی سەرکوت کرد بەڵام لەو بەڵام ئەگە قسێک بەڵام هەر لەو قۆناغەشان بارزانی لە سۆڤێتەوە هێنرێتەوە بۆ عێراق آخر باشە ئەمە بەشێکە لە بڵین لە کورتوی عاتفێتی ئێمە باشە کارێکی باش و خۆمە ناڵین پێشوازیەکی گەورەشی ئەمە ناڵین هەمووی شەڕ بوو خۆی ئیجابیاتیشی تیا بوو ئێستا داگیرکردنی ئەمریکا هەمووی شەڕ نەبوو بازی خەیری باش بەشێکی باش من ماوەی بەرنامەکەم تەواو بۆ مامۆستا یاسین مامۆستا ببوو لە نیو دەقەتێمێ ئەگەر دوا قسەی خۆت کەی لەسەر تەوەری بەرنامەکە ئەوە بڵێم ینی شۆڕش و ململانەی چینایەتی و ڕۆڵی چەپەکان لە شۆڕشدا بە کورتی منم ئەوە بڵێم ئیزافەتەن بۆ ئەو قسانێکە کردمان لە هەردوو سەردەمەکە لە سەردەمی مەلەکیش و لە سەردەمی کۆماریە تەنها جیاوازەکە ئەو بوو ململانی نەتەواتی نێوان کورد و عەرەب لەو سەردەمەیە ململانیوان کورد و عەرەب لە سەردەمی مەلەکیە زۆر بەزەقی دەرنەکەوت بەڕاستی نەیتوانی شۆڕشی گەورە بەرپا بکە بەڵام لە سەردەمی کۆماریە هەستی نەتەواتی باشتر بوو و دواترش حیزبەتی زۆرتر بوو ئەگەر سەیری ڕووداوەکانی دواتر بکەین بەڵام ناهۆمۆجێتی پێکاتەکانی عێراق بەتایبەت کە ئێستا ململانەکان لەنێوان کورد و سونە و شیعەیە کە ئێستا سونە و شیعە لە ململانێکی توندی خوێناویان ئەوە بڵێم ئەم پاشخانە فکری بوو کە ئێستا باسمان کرد بەڕاستی ئەمە دروستی کردووە عێراق بەم پێکاتی کە هەیەی هەرگیز ناتوانێت ئارامی و ئاسایش بەخۆ ببینێ تەنها چارەسەر ئەوەیە کە باز دەواکرێ ببێ بە سێ ویلایەت و وەکو کە ڕێگیشی لە قوڵایەکەی مێژووی سەدەیە بەر لە ئێستا بین مێژووی خوێناوی عێراق تا ئێستش هەر بەردەوامیژە ئەگەر چارەسەرگی تەنها ئەوەیە کە لێک جیاکرێت بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا ژیلوان هەڵەدنی شارەزا لە مێژووی چەپ لە کوردستان مامۆستا یاسین ڕەسوڵ خاوەنی بڕوانامەی ماستەر لە مێژووی هاوچەرخ سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆی سۆراقی مێژوو ببورن ماوەی بەرنامەکەم زیاد بوو سپاس بۆ بەشدار بوونتان
بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیەتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارە تا سۆراغێکی دی بەخۆی گەورە میرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش.